ئازان و خۆشەویستان لە هەرجەیەکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژان پێشەشەکەم ئەمڕۆ بەرنامەی پرسی ڕۆژ لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانین بۆ کتێب کە ئەمڕۆ یاخودەم خولەی پێشەنگا ناونراوە خولی سەرۆک تاڵەبانی. ئەمڕۆ 8 ساڵ بەسەر کۆچی دوایی سەرۆک و سەرکردە و ڕابەر و سەرکردەی شۆڕشی نوێی گەلەکەمان تێدەپەڕێت. 8 ساڵ لەمەوبەر سەرۆک مامجەلال بەجەستە بەجێی هێشتین بیر و ڕێبازەکەی ڕوانین و ڕویا و شێوازی مامەڵە و بیرکردنەوەی ئەو لە نێو میلەتەکەماندا هەر ماوە و ناوی هەمیشە بە پرشنگداری لە مێژووی ڕزگاری خوازی میلەتەکەماندا دەمێنێتەوە. گفتگۆ دەکەین لەگەڵ یەکێک لەو کەسانەی کە زیک بووە لە سەرۆک مامجەلالەوە لە زۆر لە وێزگە لە ژیانی سەرۆک مامجەلالدا لەوەی نزیک بووە. گفتگۆ دەکەین لەبارەی ڕوانین و بیر و شێوازی مامەڵەکردن و حکومڕانی و سیاسەتی سەرۆک مامجەلال. لێمە کە دەڵین سیاسەتی سەرۆک مامجەلال مەبەسمان لە چییە؟ میوانەکەمان زۆر بەڕێز کاک بەهرۆز گەڵاڵی دۆستی دێرینی سەرۆک مامجەلال نوێنەری پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تورکیا. کاک بەهرۆز سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش زۆر سپاسان دەکەم. سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمان. منی سپاسان دەکەم. ئەمڕۆ ڕۆژێکی ناخەژێنە لە مێژووی عێراق و کوردستان بە تایبەتی لە ڕۆژهاتی ناوەڕاستی، چونکە ئەمڕۆ کورد سەرکردەیەکی پێش 8 ساڵ سەرکردەیەکی زۆر گەورە و ڕابەرێکی مەزنی گەلەکەمانمان لە دەستدا کە ئەویش جەنابی مامجەلال بوو. جەنابی مامجەلال خۆتان دەزانن ڕاستە من زۆر لێی نزیک بووم، من خۆم بە خوێندکارێکی مامجەلال دەزانم، نوێنەری پێشووی بەڕێزیان بووم و لە نزیکەوە ئاگاداری سیاسەتی جەنابی مامجەلال بووم. دەمەوێت خۆناغ بە خۆناغ باسی سیاسەتی جەنابی مامجەلال بکەم. کاتێکە لە بەغدا بوو سەرۆک کۆماری عێراق بوو، خۆتان دەزانن هەموو هەوڵ و تەقەڵاکان و توانەکانی خۆی خزبەگەر لە پێناوی چارەسەرکردنی کێشەکانی عێراق و بەهێزکردنی پەیوەندەکانی نێوان هەموو پێکاتەکانی عێراق و وزیرەکیەکەی مامجەلال لێرەوە دەرەکەوت، هەوڵیدا لە چوارچێوەی ئەوە پێگەی کورد مەکانەتی کورد وەکو میلەتێ وەکو نەتەوەیەک لە بەغدا تەسبیت بکە و بە قووەتی بکە و بەهێزی بکە. یعنی هەوڵی جدی خۆی دەدا بۆ ئەوەی کەوا کێشەکانی کورد لە بەغدا بە ئاسانی تێپەڕ بکە و بڕوات. خۆتان دەزانن لە سەردەمی مامجەلال بە هیچ شێوەیەک ئێمە کێشەی میزانێ بوو زە و مەعاشمان نەبوو. کاتێک کە میزانێ دادەنرا لە عێراق، جەنابیان لە بەغدا هەوڵی ئەوەیدا هەموو سەرۆکی فراکسیۆنەکانی بانگ دەکرد یەک دو دو سێ سێ چار و کۆبنەوەی پێدەکردن و قسەی لەگە دەکردن و یارمەتی دەکردن و پشتیوانی لێ دەکردن و ئیقناعی دەکردن کە کۆسپیتەگەرە دروست نەکەن لە پێش میزانی هەرێمی کوردستان. تا خۆی لە بەغدا بوو هەموو جار میزانی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی تێپەڕ دەبوو. ئەمەش یەکێک بوو لە سیاسەتە هەرە نەرمونیان و بەتوانە و لێهاتووکانی مامجەلال لە ڕووی دیپلۆماسیەوە هەوڵی ئەوەیدا کە خۆی دەیفەرموو بە سیاسەتێکی نەرم و حەلیم و بە قسەی نەرم و نیان دەگەینە ئامەزەکانی خۆمان، بەڵام بە قسەی تند و تیش کێشەکانمان دەدۆڕێنین. لەبەرەوە ڕۆلی مامجەلال ڕۆڵێکی یەکجار گەورە بوو لە بەغدا و بەداخەوە ینی خەسارەتێکی زۆر گەورە لە عێراق کەوت، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوت، نەکەرە بۆ کوردستانی عێراق. خۆتان دەزانین ئێمە وەکو یەکێتی مامجەلال بچوو دەکەینەوە ئەگەر هەڵبیخێنەوە قاغی چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامجەلال زۆر لەوە گەورەترە. مامجەلال سەرکردە و ڕابەرێکی مەزنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە شارەزایەکی پتەوی هەیە لە بەهێزی هەیە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دنیای دەرەوە، دیپلۆماسیەت، سیاست، تیجارەت، ئابووری، هەموو هەودەپەکانیشی ئەوە بوو، هەمووشی دەخستەوە گەڕ و خزمەت بۆ میلەتەکەی خۆی کە ئەوش خەڵکی هەرێمی کوردستان بوو. تەمان کە دەرەم هەرێمی کوردستان تەنها مەبەستم کوردستانی عێراق نییە. لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات ڕۆلی گرنگی هەبووە. جەنابەت ئەگەر پرسیارتەبیت توانم باسی. بێگومان بەشێک لە پرسیارەکانمان لەسەر ڕۆڵی سەرۆک مامجەلال لە پارچەکانی دیکەش تورکیا بە تایبەت وەربگرین با لە تورکیاوە دەست پێ بکەین. بەڕێزت نوێنەری سەرۆک مامجەلال و یەکێتی بووی لە تورکیا، باز لەو ڕۆڵە مێژوویەی سەرۆک مامجەلال بکەین لەوێ. ینی ئێمە دەزانین بۆ کوردێک چەندە زەحمەتە بتوانێت لەگەڵ بەرپرسە باڵەکانی تورکیادا دابنیشێ بیان بینێ و باز لە پرسی ئاشتی بکە لەگەڵ ئەم دەوڵەتەدا. ینی بگەڕینەوە بۆ ئەو سەردەمانە. من لە بیرما لە 21 سەی 2001 کەمنی لە تارانەوە هێناوە ناردنی بۆ ئەنقەرە. یەکەم جار کە لە قەڵات سوالان پێشوازی لێ کردم
بانجی کردم گوتی ڕۆڵە وەڵە من کەسێکی تۆ کەسێکی نزیکی منی لە نێرم بۆ تورکیا لەبەر ئەوەی ئاگال لە بەریناییبی 25 میلیۆن کورد لە تورکیا هەیە دەمانەوێت علااقاتی تورکیامان زۆر بە قوت بکەیت بەهێز بکەیت کە پێشە من جەنابی کاک شازادی ڕەحمەتی لێ بوو کە ئەویش ڕۆڵی خۆی بینی بوو دەورێکی زۆر ئەساسی بین و خزمەتێکی زۆری کرد بوو کاکە شازاد یادی بەخێر من چوون بۆ شوێنی ئەو گوتی دەبی ئاگار لە بەریناییبی ئاگەر لەوەی بێ کە لە تورکیا 25 میلیۆن کورد هەیە و هەم شان بەشانی ئەوەی کە علااقاتی یەکێتی نیشتیمانی لەگەڵ تورکیا بەهێز دەکەی دەبی ئاگار لە مڕعاتی ئەوەش بێ ئێمە کە چوین لەوەی دەستمان بە ئیش کرد لەژێر تعلیماتی جەنابیان و ڕێنمایی بەڕێزیان دەستمان کرد بە پرۆسەی ئاشتی پرۆسەیە کە ڕۆلی هەبوو ڕۆلی ئەساسی مامجەلالی تیا بوو تورکەکانیش ئامادەیەکی ئەویان هەبوو ئەو کاتی کە ڕێگای منەوە پەیوەندیان مامجالایەوە کرد کە چۆن ئێمە دەست پێ بکەین دەستمان کرد بە پرۆسێک ئاشتێکە لە 2004 بەدواوە قۆناغ بە قۆناغ یعنی دەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ بە تعلیماتی ئەو بەڕێزیان من 67 جار لە ئەنقەرەوە هاتمەوە ئەو سلێمانیە وەفدم دەینا خەڵکم دەبرد دەچوون دەهاتن گفتوگۆ هەبوو ئەنی تا ساڵی 2011 قۆناغی زۆر باشی بڕی ئەو کاتی و ڕۆلی مامزەلال بەڕاستی زۆر باش بوو هەم لای تورکەکان پێیان خۆش و هەم لە قەندیلیش دەوریان باش بوو کە تا ئەمە لێ بووین ئەو کاتی کە حیزبە کوردیەکان پەیوەندیش ئەو تویان نەبوو لەگەر پارتی عەدالەت و تەنمیە و لەگەر حیزبەکانی تر ئێمە ئەو پەیوەندەمان بۆ دروستکردن و من لە بیرمە من مەوعیدم لۆ کاک ئەحمەد تورک و چەند کەسێک وەر لای هەندێک جیهاتی تورکی کە دابنیشن بێکەوە یەکەم جار و پاشان پەیوەندیان کرد لەگەر ئاک پارتی وەکو حیزب دانیشتن و بیان ناسن و یان لەگەر بکەن ئەو کاتە ئەو عەلاقەتە نەبوو بۆ شێوەیە کە ڕۆڵی مامجەلال ڕۆیەکی زۆر گەورە بوو ینی یەکێتی و مامجەلال داڕێژەری بناغی و پەیوەندیان لە ڕێگەی جەنابتانەوە مامجەلال هەر لە 1992 بەدواوە لە دوای سەدەمی ئۆزالەوە مامجەلال خەریکی ئەویشە بوو بەڵام ماوەیەک دوای ئەوەی کە ئۆزال ئەمری خوای کردو نەما پرۆسەکە ڕاوەستا لە سەردەمی ئێمە کە چوین بۆ تورکیا دیسان پرۆسەکە ئەو کاتش ئاک پارتی هاتە سەر حکومە و بەڕێز ئەردۆغان پرۆسەیەکیان دەست پێکرد بە ناوی پرۆسەی کرانەوەی دیموکراسی لەوەش ئیسفادێکی زۆر کرا کە مامزار ڕۆلی ئەساسی خۆی تەدابینی کە دائیمەن لەگەر ئەوە بوو ئەو دێگۆ ئێمە دەبی هەوڵدەین برا تورکەکان و ئێرانیەکانمان تێبگەین کە کورد حەقی ئەوەی هەیە وەکو ملەتانی تر بژی و ژیانی خۆشبی و بگاتە ئاماز و ئاواتی خۆی ئەمەش لە ڕێگای حیوار و دیالۆگ و گفتوگۆوە ینی ڕۆلی مامزەلال ڕۆڵێکی زۆر ئەرێنی بوو ڕۆڵێک بوو کە هەمیشە پەرۆشی ئەوە بوو ڕۆژی وە هەبوو 2000 تەلەفۆنی لەگە دەکردین ئاگاداری دەکردین چ هەیە ئەخبارەکانمان ڕۆژ بە ڕۆژ بۆ نەقل دەکرد ئارشیڤێکی زۆر گەورەی هینم هەیە من ئینشاءڵڵا یەک دوو ساڵی تر دەست پێ دەکەم بە کتێب بڵاوی دەکەمەوە وەشتی زۆر میهمیتایە بەڵام دەتوانم بڵێم بەڕاستی بەداخەوە یعنی ئەو دەورەی کە مامزەلال بینی دەورێکی زۆر گەورەیە بەڵام تا ئێستاش حەقی خۆی نەدراوەتێ کە باس بکرێ کۆڕکۆبنەوەی لەسەر بکرێ مەفروضە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئەو دەستگای کە ئێستا بە ناوی دەستگای مام دروست بووە هەرچەندە هەولی زۆریان داوە هەولی زیاتریش بدەن بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین کە ئەم ئارشیفەی مامزەلال لە هەموو وڵاتان کە هەیە کۆی کەینەوە بۆ ئەوی پیشانی خەڵکی کوردستان بدرێت کە چ ڕۆ دەورێکی بینیوە باشمان کاک بەڕۆز ینی باسی قۆناغانەت کرد مەسەلەن جەنابتی چەند جار ناردووە لێرە و وەفدت بردووە یعنیمانە ئەوها بە باسکردن ئاسانە ڕەنگە ئێستا بینەرێک پیوا بێکارێکی ئاساییە بۆ ئەم سەردەمە بەڵام بۆ سەرەتای دەستپێکردنی ئەم پەیوەندیانە چەندە کارێکی زەحمەت بوو چەندە قورس بوو بەرپرسێکی باڵای تورک لەسەر ئەوە ینی ڕەزامەند بێ کوردێک ببینێ ئەو کاتی بەڵێ بدایات زۆر وابوو زۆر قورس بوو بەڵام پاش ئەوەی کە پاش هاتنی پارتی عەدالەت و تەنمێت زۆرێک لە کرانەوەی دیموکراسی کراوە لە تورکیا ئەو کاتەش مامزەلال ڕۆلی خۆی لەوێ دابینی بەڕاستی دەوری خۆی بینی کە پرۆسەکات دەست پێ بکاتن و من لە بیرمە حتا مەسەلەن لە کاتی جیرانی بەڕێز ئۆجەلان ئەو کاتیش ڕۆلی گەورەی بینی بۆ ئەوی کەوا هەوڵ بدرێ هەم لەگە برا تورکان قسەمان کرد هەمیش لەگەر جیهاتی تری دەوروبەر بۆ ئەوەی کەوا ئەم پرۆسەیە بە شێوەیەکی دیموکراتی و عەدالەت بکرێتە دادگا و پرسی کورد پرسێکی سیاسی مامزەلال لۆژ ڕۆڵی بینی دەوری خۆی بینی من هەندە شتەیە لێرە ناتوانم لە بەردەمی کامیرا هەندە شتەیە باسکەم بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئینشاڵڵا دەیخەمە سەر کتێب و بە بەڵگەشەوە هەمانە بە بەڵگە مەسەلەن ئەو نامانەی کە ئەمن بردوومە قەندیل بۆ ئەنقەرە لە لای منە دەتوانم بڵاوی کەمەوە مەسەلەن کە ڕۆلی مامزەلال هەبوو مامزەلال بەمنی داوا بڕۆ ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە لەژێر تعلیماتی خۆی ینی لێرەدا زیرەکی و بلیمەتی مامزەلال لەوەدایە
تەنها خۆی خەریک نەدەکرد بە کوردستانی عێراق هەموو جار قسەیەکی هەبوو قسەیەکی مێژووی گرنگ بوو دەیگوت کوردستانی ئەو تەجروبەی ئێمە هەمانە وەکو هێڵکەیەکی دەرەمەوایە ئەگەر باکوور سەر نەکەوی ئێمە دەیدۆڕێنین لەبەر ئەوە دەبی ئەوێ بە قوت بی و ئەوان بگەنە ئامانجی خۆیان بێگومان تداخلشی نەدەکرد مباشر ڕاستەخۆ لە شؤونی داخلی تورکیا هەوڵێدا ئەوەندەی قابلی قبولە و مەزالی تایە ڕۆلی خۆی دەبینی و تورکەکانیش خوا قبول ناکەن لە مەسەلەی مامزەلال و دەوری یعنی ئامۆژگاریەکانی مامزەلالیان وەردەگرت و لە مەسلحەتی هەردوو لابوو کە شەڕی ماوەی 4 ساڵ ئێمە توانیمان شەڕ ڕاگرین کەس نەکوژرێ کە شەهید نەبی تێگەیشتی هەوڵێکی جدیماندا چی وای کردبوو تورکەکان ینی گوێ لە قسەی مامزەلال دەیانزانی کە مامزەلال هەدەفی ئەوەیە پیاوێکە واقعی بینە مەسەلا من شتێکت بۆ دەجارمەوە کە زۆر مهمە سەرکردایەتی یەک لە سەرکردایەتیەکانی کورد تەسریحی دابوو لەوەی کەوا ئێمە لە کەرکووک تەداخلکەن لە دیاربەکر تەداخل دەکەین کێشەیەکی گەورە دروست بوو لەسەر ئەو مەسەلەیە لە تورکیا و هەروها دروستبوونی دەوڵەتی کوردی ئەوانە زەجێک دروست محەممەد علی پیران ڕۆژنامەنووسێکی زۆر مەشهورە تەلەفۆنی بۆ کردم گوتی دەبی جەلالم لە دۆزیەوە ئەو مامزالی دەگوت جەلال بیدۆتمە ئەو مشکلی لە بەوی حەل دەکرێت مقابلەیەکی لەگەر بکەم مامزال لێرە بوو سلێمانی بوو کورساتمانە بگوتم مامزەل جان من تەلەفۆن گوتم محەممەد علی بێک من دەتوانم مامزەلال بینم لە کورسات قسە بکات تۆش ڕاستەخۆ لە بەرنامەی 32 ڕۆژی هەبوو لە CNN تورک ڕاستەوە پرسیاری لێ بکەی وەم تەرتیب کرد کە هاتن قسەی لە یەکەم سوالی ئەوە بگوتیەوە شارێک تورکی شارێکی ئاگر دەکاتەوە سەرکردایەتی کورد تەسریحیان داوە وا دەکەین و دەوڵەتی کوردی دروست دەکەین ئەوانە تەداخل لە شؤونی تورکیا دەکەن و ئەوانە مامزەلالی تەماشای زیرەکی ئەم پیاوە لەوەیدایە گوتی ساین پیران بەڕێز پیران دۆستی دێرینی خۆم من دەمێ بۆ شەڕەکەم کاتی کە ئەم سنوورانە کێشران فەڕەنسا و بریتانیا و ئەمانە عێراق و تورکیا و ئێران سووریا و ئەوانەیە دەوڵەتانیان دروست کرد و نە لە کوردیان پرسیارکردن لە تورکیان پرسیار لە فارس درستیان کرد و بە مەسەرە کێشایان مەسەلەن گوتی ئەوە کە باسی کەرکووک دەکەن دائیمەن ئەمریش لەوە دەترسێم کوردێکی تونڕەوی قەومیم لێ ڕاستەوە بڵێ وەڵاهی مەهابات ئیمنا دەمەوێتەوە هیچتر ڕاستەوە بڵێ وەڵای قامیشلۆ حەسەکەش هیمنە دەمەوێتەوە لەولایە عەرەبەکی شۆڤینی ڕاستەوە برێ ئەسکەندەرۆنا هی ئێمەوە کاتی خۆی کە ئێستا ئێوە پێدەن هەتای ئێمە دەمانەوێتەوە باشە ئەگەر ئەوە هەمووی داوای بکاتەوە چ ڕوودا گوتی وەڵا شەڕ ڕوودا و کاوز ڕوودا ئێوتی کاکە ئەو سەرکردەی کورد نایەوە شەڕ ڕوودا بۆیە دەرێت تەداخل لە ئیشمە مەکە نەمەش داخل لە ئیشی وە ناکەین زەتەمەشاکە پینەیەکی وای بۆ کرد یعنی مامزەلال توانا و ئیمکانیەتێکی ئەوەندە بە قابلیەتی هەبوو حاضر بەدەست بوو لە وەڵامدانەوە هەمیشە یەکسەر جوابی پێ بوو ینی بۆ هەر شتێک حەلی پێ بوو بۆ هەر شتێک داهاتە پێش یەکسەر حەلەکی پێ بوو لەبەر چی شارەزای تاریخی بوو شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو سەقافەتێکی قوڵی هەبوو دەیخوێندەوە یعنی زۆر کەس باسی گەنج دەکا گەنجی نیە و گەنجی تازە و گەنجی با مەزالە عمری 80 قسور ساڵ بوو ڕۆژی ماجیوا بوو کتێبی دەخوێندەوە گەنج بوون و سەقافەت بە پیری و تەمەن نییە کاکە بە خوێندەوەیە بە تەجروبەیە بە وزەی گەنجانەی هەبوو بەڵێ خوێندەوە توانای هەبوو یعنی ئیمکانیەتی هەبوو بۆیە دەڵێم ینی مەسەلا ئەو دەڵێ گەنج بینە پێش گەنج بینە پێش بەڵام خۆ معنای وە نییە گەنجێک کە هاتە پێش یعنی ئەوە هەموو شتێکە هیوایە عمری 70 ساڵە دەقەندی گەنجێکی بتوانە و لێ هاتووە تێگەشتی مەسەلە چەند دەخوێنتەوە چەند ئیمکانێتی هەیە مامزەلال دەوڵەمەند بوو لە هەموو شتێک لەوانە لەبەر ئەوە دادەنیش کە مەسەل لەگە سەرکردەکان باسی هەر مەوزوعیشان دەکرد شتی پێ بوو دەیزانی معلوماتی هەبوو لەسەر لەبەرچی لەبەر ئەوەی خۆی بە قەزیەکە ماندوو کردبوو ینی پرۆسەیەکی تری نەبوو لە خەیاڵدا دەوڵەمەندی لە خەیاڵدا نەبوو لە هەرچیە لە هەموو دنیا ئێستا بگەڕێ مامزەلال دۆلارێکی نییە لە هەموو دنیا بگەڕێ مەترە عەردەکی نییە بە ئەوە چه ئەوانەی دژینی مامزەلال بابسم بگەڕێن تاقیبکەن نییەشتیوە من نزیکتری کەسی بوومە زۆر دەزانم کەسێکی پاک و بێگەرد دڵسۆز بۆ گەل و نیشتیمان وەفادار بۆ ڕەفیقەکانی وەفادار بۆ میلەتەکەی خۆی و ئیمکانیەتی هەبای یارمەتی فەقیر و هەژار و دۆسیدا و لە هەمووشی مهمتر بعد دەبێت شتێکی نقطەی مهمتریشت بۆ باسکەم مەسەلەن لە کوردستانی عێراق تەماشاکە بزنەوەی ئیسلامی هەبوو یەکگرتووە هەبوو کۆمەڵ هەبوو ئەو سێ حیزبە ئیسلامیە زۆر جارەوە بوو باسی دەکرد دەیگو هەندێک لە برادەرەکانی خۆمان پێیان ناخۆشەکە من دامی یەکگرتوو دەکەم و دامی کۆمەڵ دەکەم و دامی بزنەوە دەکەم مامزەلە بۆ ئەوانە بەقۆت دەکە کاکە دیگو زۆر وڵات هەیە ئیسلامین من دەنگم نایانگاتێ یەکێتی دەنگی ناگاتێ پارتی دەنگیان ناگاتێ کاک مەسعود دەنگی نایانگاتێ
ئەمانە دەتوانن بستن ئەو وڵاتە ئیسلامیانە بۆ قەزیەی کورد دۆست پیاکەن هین پیاکەن لەسەر ئەو ئەمە قسەیەکی خێر بکەن بۆ قسەیەکی خێر بکەن بۆ کورد ئەو ئیسلامیانەمان پێویستە دوای مجتەمەعی کوردی مجتەمەعێکە ئەلمانی تێدایە ئیسلامی تێدایە لیبرالی تێدایە قەومی تێدایە ئەنواع شتی تێدایە بڕوای بە فرەیی هەبوو بڕوای بە دیموکراسی هەبوو بڕوای بە لێکتێگەیشتن هەبوو بڕوای ڕوحی تەسامح و لێبوردایی هەبوو یعنی قەت کێشەی خۆی لەگە برادەرەکانی خۆی پەنای نەدەبێت بۆ چەک و پلان و فیسار و شت دائیمەن هەولی دە لە ڕێگەی حیوار و گفتوگۆ کێشەکانی چارەسەر بکە مام جەلال یەکێک بوو حەز دەکەم بزانی کەس لە مام جەلال ناچی و خۆشی لە کەس ناچی نەکەس لێی دەچی نە مام جەلال لە کەس دەچی کە شتێکی تایبەتی بوو ئوستورەیەکە دەبی ئێمە بەڕاستی لە جامیعەی سلێمانی لە جامیعەتەکانی تر ژیان و خەباتی مام جەلال بخێنە ژێر میکرۆسکۆپ و خوێندنەوە دیراسەی لەسەر بکرێ خەڵک ماسەری لەسەر وەگری دکتۆرای لەسەر وەگری ئەو توانە ئیمکانێتی مام جەلال هەبوو کەم کەسەیەتی یعنی پیاوێکی بەقابل پیاوێکی بە لە ڕووی ئینسانیشەوە تەماشاکە لە ڕووی ئینسانیشەوە زۆر ئینسان بوو تۆ سیرکە زیرەکی ئەم پیاوەی هەموو دنیا گوتیان سەدام حوسێن دەبی ئەدام کرێ گوتی باشی ئەدام کرێ بەڵام ئیمزای ناکەم چونکە ئەو دەیزانی شیعە هەری ئەدامی دەکات بۆ هات ئیمزای نەکرد لەسەر ئەوەی گوتیە من لە ئیشتراکی دەوڵی حزومە ئیمزام کردو نابی بەڵام مەسەلەکە ئەسلی مەسەلەکە چ بوو نەویست ملەتی کورد تووشی کێشەیەکی گەورەی تاریخی بکە لەگە سونەی عەرەب ڕۆژە لە ڕۆژان بڵێ وەڵا ئەوە ڕئیسی عێراق بووە سەدام حوسێن هینی ئەدامی کردووە سونە و کورد مشکلایان بۆ دووری لەدەهات یعنی پیاوێکی دووربین بوو حسابی هەموو شتێکی دەکرد یعنی ئەوە نەبوو زۆر جار لە قسەکانی مەسەن باسی دەکرد دەیگوت ئاگادار من ئاگاتان لە بەرینایی بێ قسەی دەکرد سەرکردا ئەو کەسەیە هەوڵی ئەوەدا ئەگەر یەکێکی نۆرمال اعتیادی 10,000 بیر بکات و سەرکردە 100,000 بیر بکات سەرکردە کە غەڵەتی کرد میلەتەکەی تووشی مەسات و کارەسات دەکات کە لێدوانێکیدا میلەتەکەی تووشی کارەسات و مەسات دەکات بەڵام مەسئولێک لە خوارێ قسە دەکە کەیف خۆیەتی ئەمە دەتوانم بۆی ڕاستکەمەوە بەڵام ئەدی ئەگەر مام جەلال غەڵەتی کرد شێ ڕاستی دەکات و کەس پێی ڕاست ناکرێتەوە بازەکە چێ دەدا میلەتی کورد دەیدا لەبەرەوە ئەم لێهاتووی مام جەلال ئەم توانای مام جەلال هەیبوو کەم کەسەیەتی لە کوردستانی عێراق ئەسەن نییە لە کوردستانی مەزنیش نییە بەڕێی من 100 ساڵی داهاتوش کەسێکی شخصیەتێکی گەورەی وەکو مام جەلال دروست نابێتەوە زۆر بەداخەوە زۆر زوو بەجێ هێشتین یعنی زۆر جار من کە لێ نزیک بووم باسی دەکرد دێگۆ من کە لە بەغداد تەواو بووم دەگەڕێمەوە سلێمانی 4 ساڵی تریش سەرکردایەتی یەکێتی بەڕێوە دەبم بەڵام ئەو کاتە قیادەکی تازە دروست دەکەم و خۆشم دەیگوت دێمە لای تول ئەستەمبول هینی خۆم دەنووسمەوە بیرۆوەەکانی خۆم دەنووسمەوە ئێجا زۆر حەزی لە ئەستەمبول بوو بەداخەوە مەرگ ڕێگای ئەوەی نەدا کە بیرۆریەکانی بنووسەوە بەڵام ئێمەمانان ئەرکمانە واجبمانە لە سەرشانمانە کە قەرزارین بەرامبەر مام جەلال هەمومان هەموو یەکێتی نیشتیمانی قەرزاری مام جەلالە قەرزاری مام جەلالە لەبەر ئەوەی تەمەنی خۆی بۆ ئێمە بۆ کورد بۆ کوردایەتی بۆ خزمەتی کورد و کوردستان بۆ هەر چار پارچەی کوردستان تەرخان کردووە من لە ئێرانیش بووم لە ئێرانیش بە هەمان شێوە لە ڕێگای شخصیاتی سیاسی شخصیاتی کولتوری هەوڵیدا دیسان تۆزێک نزیکبوونەوە دروستکار لەگەر ئەو دیو بەڵام بەداخەوە سەری نەگرت لە هەموو پارچەکان لە ڕۆژ ئاواش خۆتان بینیتان چ دەورێکی هەبوو جهودی زۆری سەرف کرد لایانی یارمەتی حیزبەکانی دەکرد هاوکاری دەکردن من ئاگام لێیە یعنی هەر کەسێک هاتبی بۆ لای بۆ هەر جۆرە هاوکاریەک بی یارمەتی کردووە مام جەلال تەبیعەتی وا بوو ئیمکانێتی هەبا ئیمکانێتەکەی یارمەتی دەکرد نەیبایە قسەی خۆشی بۆ دەکرد ینی جاری وا هەبوو مەسەلەن کە لە ئێمەمانە تۆ ڕەدەبوو شتە بوو بەهەر بە قسەی خۆش 6 مانگ شاهی دەکردینەوە ینی ئەمەندە کەسی بەدەستی خاڵی نەدەنا نا پیاوێک بوو سەرکردەیەک بوو ینی حەلی پێ بوو بۆ هەموو شتێک ینی نەدەنووس نەدەخەوت ینی ئەم پیاوە بوو کە نەدەخەوت شەو و ڕۆژ 4 ساعت دەخەوت 4 ساعت 5 ساعت ئەوی ترەموو ئیشی دەکرد یعنی ئەمە پاشە تۆ زۆر لێوەی نزیک بێسە لە پێشنگایەکی کتێبای نەم پێشنگایە ناونراوە خولی سەرۆک تاڵەبانی دەنی مام پەیوەندی لەگەڵ کتێبا چۆن بوو وەڵام مام تەمان بۆ ئەگەداری زۆر دۆستی کتێب بوو زۆر دۆستی شعر بوو بە تایبەتی شعرەکانی جەواهیری و ئەو مەتارەی ئێستا سلێمانی من ئاگام لێیە کە چ جوهودێکی سەر لە کۆبوونەکان خۆم لە ئەنقەرە بەشدار بووم کە چۆن شەریکایان هینا و ئەو کاتێک کاک بەرهەم ڕئیسی حکوومەت بوو شەریکات هات لێرە ئەم مەتارەی دروست کرد مام جەلال و ئیمکانێتیشی زۆری سەرف کرد تا ئەو مەتارە دروستکە ئەمن خۆشحاڵم کە ئێستا ناوی مەتارەکەیان گۆڕیوە بە ناوی مەتاری سەرۆک مام جەلال کە ئەو دەستگای ئیشێکی باشی کردووە یعنی چەندی شت بە ناوی مام جەلال بکرێت کەمە و دۆستی کتێب بوو برادەری ڕۆژنامەنووسان بوو برادەری بڵێن شاعیرەکان بوو
لێنە دەگەڕ حەقیان بخورێ تو هینەکەی بکوری دەزانی لە شاخ بەڵێ نان و ئازادی بەڵێ بەڵێ یعنی ئەمە سیاستێکە دووربین بوو دوای لە پرۆسی دیموکراسی لە مەسەلەی دیموکراسی باشە یعنی لە هەموو کە زیاتر بڕای بە دیموکراسی بوو کاک بەڕۆز حەزەکەم لە زاری تۆ بیزانم ینی دەوتری مامجلال لێکادا هەموو چین و توێژەکانە سەکرد مامجلال لە هەموو کەس نزیکترە لێیانەوە یعنی تەنانەت بۆ نمونە سەرۆک عەشەتەکان ڕۆشنبیرەکان نووسەرەکان هونەرمەندان ینی پێشمەرگە دێرینەکان کەس و کاری شەید لێک کاتە ینی بە مەسافەیەک لە هەمویانەوە نزیک بوو خۆی ئەمە لەبەرچی لەبەرەوە پیاوێکی شمولی بوو مامجلال لەگەر گەورە بوو لەگەر بچووک بوو ڕێزی مناڵیشی دەگرت ڕێزی ئافرەتی دەگەر ڕێزی ژن بڕۆمسم بڕای بە دیموکراسیە بوو مافی ژنان بیرڕای ئازاد عدالەتی کۆمەڵایەتی هەولی جدیدا کە یەکی نیشتیمانی کوردستان بکرێتە زوو لە ئیشتراکەی دەولی کردی باشە جهودی زۆری سەرف کرد هەولی زۆریدا یعنی ئەوەی کە ئەو کردی لەو فترەیەکی کەم هەتا مەسەلە لێرە لە باشی ئازادی کە گوتی بڕۆن شوێنێک سەکۆیەک دروستکەن لەکەم زار جنێو بەخۆمەوە بدەن ئەمە لە چی لەوەیە کە سیقەی بەخۆی بوو نمە هەندە خەڵکی ئێستا یەک مەقالە لەسەر بنووسە سێ ڕۆژ خەوی لێ ناکرێت جاری وا هەبوو مەسەرەن ڕۆژێکیان بە منی برادەرێک گوتی فلان کەس عاجز بووە لەسەر ئەوەی کە مەقالێکی لەسەر نووسرا کۆر گوتی بڕۆن پێ برن بابە بڕۆن دی ڕۆژی وایە تەنە شل لەسەر من دەنووسرێ یعنی پیاوە ئیش بکە خزمەت بکە خەڵک قسەشی پێ دەرێ و چەپڵەشی بۆ لێدا ئینسانی سیاسی دەبی تەحملی هەموو شتێ بکە دەبی مەسئولیت هەڵگری ئێوە دەبی مەسئولیت هەڵگرن گوێ لە خەڵک بگرن خزمەتی خەڵک بکەن بڕۆنە ناو خەڵک خۆتان بە گەورە مەزانن مامجلال تەبیعەتی ئەوە بوو لەگەر گەورە و بچووک هەڵدە سەودا دەنیشت ینی جهودی زۆری سەرف دەکرد ئیمەتی زۆری دەکرد لەگەر خەڵک لەگەر برادەر لەگەر دۆست لەگەر ڕۆژنامەنووسان لەگەر ڕێز عەشیرەتەکان ینی بڕوای تەواوی پێیان هەبوو هاوکاری دەکردن کۆمەکی دەکردن مجتەمەعی ئێمە هەموو شتێکی تیا بوو لەبەر ئەوە یعنی بەداخەوە ینی فراغێکی گەورە هەیە ئەو فراغە گەورە ئێمە تەنها دەتوانین دیدگاکانی مامجلال بۆ چوونەکانی مامجلال بێشتی نیشتیمانی کوردستانی ئەمڕۆ ینی ئەو دیدگایانەی مامجلال بکەینە ئیلهام بۆ خۆمان و بۆ داهاتوو بەکاری بێنین لێ نەگەڕێن فەوتێ و لە ژێر ڕۆشنایی سیاسەتی مامجلال سیاست بەڕێوە بین بڕواتە بێ 30 ساڵ دی غەڵەت ناکەین تەنها ئەو شتانەی متابعی ئیشەکانی مامجلال بکەین کە چۆن کردوێتی یعنی ئەوە نییە من بڵێم غەڵەتی نەکردووە ڕەنگە ئەوش وەکو ئینسانە وەکو ئینسانێکی لە شوێنە غەڵەتێکی کردوی هەڵەیە سیاسی کردی دەبی ئەوەش تەبیعیە بەڵام دەسەتا 95 ئیشەکانی کردوێتی تا ئێستا بە سەرکەوتوی هینایەتی گەلی کوردی هینا ئەوەی کە کوردستان بگاتە فیدرالی لە عێراق ئەمە ڕۆڵ و دەور ئەساسیی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزبوونی یەکێتی لە بەغدا ئەمڕۆکە ئەکساکە ئینتیخابات هەیە لەو ئینتیخاباتە ئینشاڵڵا یەکێتی بەهێزی بەقوتەوە دێتە دەر زامینی مانەوەی ئەو هەرێمەی کوردستانی عێراقی نیشتیمانی کوردستانە بۆ لەبەر ئەوی لە مەسائلی قەومی یەکێتی قەت تەنازولی نەکردووە بۆ هیچ وڵاتێکی لە مەسائلی سیاسەتی کوردستانی مامجلال سیاستی کوردستانیان هەبووە بەرامبەری ڕۆژئاوا بەرامبەری باکوور بەرامبەری باشە زۆر جار پێشمەرگەی یەکێتی شەڕی کردووە لەو دی و شەڕی کردووە بەرامبەر ئەولا بەرامبەر ئەملا یعنی لە هەموو شوێنێک یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی پشتیوان بووە هێزی پشتیوان بووە بۆ پشتیوانیکردن لە پارچەکانی تری کوردستان لەبەرەوە من پێم وایە ئەم هێزە بە زیندوێتی دەمینێتەوە تەنها سوود بە سوود وەرگرتن لە دیدگا و بۆچوون و لێکدانەوەکانی مامجلال و دەتوانین ئەمانە ببنە گوڕ و تیر و تەوژم بۆ ئێمەمانان کە چۆن ئەو یەکی بەرەو پێشەوە بین و وجودی یەکێتی لە بەغدا مانەوەی ئەو هەرێمەیە و بەهێزبوونی ئەو هەرێمەیە فتۆبوونی ئەو هەرێمەیە لەبەرەوە پێویستە زۆر هەموو لایەکمان دەستی پێوەگرین و پشتیوانی لێ بکەین بەڵکو لەو ئینتیخاباتە سەر دەکەوی هیوادارم مەسئولینی ئێستا یەکێتیش بە چاوێکی دووربینانە تەماشای مەسەلەکان بکەن مامجلال یەکشتی زۆر مهمی هەبوو مەسەلەن کێشەکانی خۆی لەگەر برادەرەکانی خۆی دائما بە حوار حل دەکرد دائما بە هێمنی حەلی دەکرد دائما بە گفتوگۆ حەلی دەکرد یعنی بەر ئەوی سیقەی بەخۆ هەبوو پیاوێک بوو یعنی دەیتوانی حەلی پێ بوو بە هەموو شتێک ئیمکانیاتی پێ بوو بە هەموو شتێک تحملیش زۆر جار دەیگۆ سەبر هەندە شت حەل دەکا سەبر و تحمل هەندە کێشە حەل دەکا زۆر جار مەسەڵەن کێشە ڕوو دروستە بۆ ناوێکی نیشتیمانی کوردستان لی دەگەڕا خەڵک مامجلال قسە ناکە مامجلال بێدەنگە مامجلال بێدەگە دیگە ڕاوەستە بابە با مەسەلەکە تۆزە کۆن بی بخۆی وردە ساڕژ دەبی ئەو برینەها یعنی ئەمە چییە ئەمە لە تەجروبەیەوە لە تەجروبەی سیاسی خۆیەوە ئەو شتانە فێر بووە یعنی خۆتان دەزانن تەمەنی زیاد لە 65 ساڵ تەناقەری سیاست بوو
يعني سیاستیش لە پێناوی چی لە پێناوی کورد و کوردستان لە پێناوی دیموکراسی لە پێناوی مافی مرۆڤ مافی ئافرەت پێناوی بیرروڕای ئازاد لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتی ینی ڕۆلی گرنگی هەبوو بەڕاستی بەداخەوە ینی خەسارەتێکی یەکجار گەورەیە و من بەس بە حاڵی خۆم زۆر دڵتەنگم و من وەک خوێندکارێکی مام جەلال بە واجبی خۆمی دەزانم هەمیشە لە هەر شوێنێک فیشەکێک بەرەو مێژووی مام جەلال بێ دیفاعی لێ بکەم و خۆی بدەمە بەر. سپاس دەکەم کاک بارۆز. زۆر سپاس بەڕێز گەڵاڵی دۆستی دێرینی مام جەلال. سپاس دەکەم. خوێندکاری مام جەلال. بەخێراتی سەرچاو.